السلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستا سورانی تەوحیدی کەی ئازاد دەکرێت؟ چەند ڕۆژە پێش ئێستا ڤیدیۆیەکم داناکەوتم ئینشاءڵڵا مقەدەری ئیلاهی لە دەرچی ڕۆژی یەکشەمە واتە ئەم یەکشەمەی کە تێپەڕی مامۆستا سورانی تەوحیدی ئازاد دەکرێت. ڕۆژی یەکشەمە چاوەڕێ بوون بەداخەوە دیارە پارتی ڕازگۆ نەبووە لە بەڵێنەکەیە، وتیان دووشەمە، ئەو بوو دووشەمە شەر چاوەڕێ بوون، لە دووشەمەشان نەکرد ئازادیان نەکرد، بەڵکو تەلەفۆن و شتەکەیشی نەماواتە ئەو تەلەفۆنێکی ئەگەر بە کەسوکاریەوە نەماوە. و هەر ئەو ڕۆژە کوڕە گەورەی مامۆستا سورانی تەوحیدی خۆی لە تیکتۆکی خۆی کە ئەمە پۆستەکەی لە ستۆریا دایناوە کە بەڵێ الله تعالی نووسیوەتی کە من نووسینەکە کە بە کورتی الله تعالی کۆمەڵە کەسی کردو بە وسیلە بۆ ئازادکردنی مامۆستا سۆران، بەڵێ بە ئیزنی پەروەردگار ئازاد دەکرێت، بەڵام ڕۆژەکە هەڵە بۆ دیارە کە ڕۆژی یەکشەمە نەبووە، کاکە بە هەفتەیەکی تر، دوو هەفتەی تر، سێ هەفتەی تر ئیتر گرنگ نییە، ینی ڕۆژی شەمە بێت، دووشەمە بێت، چکە بۆ مامۆستا ئیسماعیل سوسەیش بە هەمان شێوەیان کرد. بیرم نایە مامۆستا ئەوە چەندێکە، ئەو نزیکی 4 ساڵە، نزیکی 5 ساڵە مامۆستا سۆرانیان گرتووە کاک، يعني چەند جار گرتیان و حکمیان دا، آخر جار 15 ساڵ حکمیان دا، ئێدرا ئەوە خەریکە بەرەو نیوە ئەچێ، نیوەی حکمەکەی دەوازی لێبێن، دەتێرتان نەخوارد، دە چی کردووە براکەم، چی کردووە؟ ێبوو بەری نادەن. باش ئەو مسلمانانەی کە ئازا بوون، ئەوانەی کە کاتی مامۆستا ئیسماعیل سوسەیی گیرا نەیان وێرا فزە بکەن کە بەریش بوو ئەو کۆڵانە بەرنەیەکە و ئەی باشە مامۆستا سۆرانیش کە گیرا کی وێرای چەند کەسێکی کەم نەبێت کە بە پەنجەی دەست ئەژمێرێ چەند ساڵ پێش ئێستا 4 ساڵ پێش ئێستا کە گرتیان کێ قسەی لەسەر کرد؟ ئەی بۆ سبەینێکە ئازادیان کرد، ئەو هەموو خەڵکە دێن و لە خزمەتیان و ئاهەنگە گێڕن و بە قوربانم مامۆستا لە سەدادەی ئەو خەڵکەی کە دێن لە کاتی ئازادکردنیە ئێستا لە سەدادەی خۆپیشاندانی بکەن، تەبعەن دوای قەدەری ئیلاهی مامۆستا سۆران وەزی بەم شێوازە نەیەگەشت، يعني أي بإنسانش دوروب به أو هم مامۆستا عيني هي له ليرة غيري كومل مامۆستای كم نبي يك مامۆستا باسي كرد لما زقوت يا باس كرا غيري كشوانه باس عن كردو بس زور كمن بپنجي دس اجميرين مسلمانان هبل يعني بو باسي ناكن كاكا بو لسر مسلمانان جواب لا مولات زلامك وكجي او بري 15 سال حكميدن يا باشا مامۆستا سۆرانی توحيدي بو لسر شي حكم داندا اخر كاكا 15 سال جا مامۆستا سۆران هر خوينيه كومل گنجي تريان گرتو لقال يا يكي ب 10 سال 15 سال حكميان داو وخاطري خو يعني بو عملياته ئەو بۆ لەسەر هەرچی دوودەگی و نازانم کابرای ملحید و پاکەکە و بەناو چالاکەوان و ڕۆژنامەنووسە دێنە جواب خۆپیشاندانەکان بەس مسلمانێک بگیرێ کەس باسی ناکە ئیلا بەدەگمەن نەبێ، بۆ مسلمان خوێنی نییە، مسلمان بەشەر نییە، مسلمان لە کونە دیوارەوە هاتووەتە دەرەوە، کەسوکاری نییە، ژنی نییە، مناڵی نییە، دایک و باوکی نییە. ئێ باشە پارتی تو بۆ واقعی، یعنی پارتی تو بۆ واقعی بەس پێم بڵێ هەرچی بی ئەخلاق و دوودەگیە لە هەولێرە ئاسوورێتەوە، بەس مسلمانێک کەوا ئەمریکا بە چاکە و ڕێگریکا لە خراپە ئەیگیری ئەخی دەسژنەوە 15 ساڵە دەی بەسەریا، يعني ام حزب بواك مسعود برزاني تو بواك بحساب لين باوكي تو ملايا اما ملايا تكي باوكي تويا ما وصاي عيني بقري 15 سال حكم با حكم 15 سال يريك حكم با بسري لا شوارشي دودقي ودولار ونيرباز وامو اويا جندي لبناني ومساج امانه بين لهولير ولا الزوني زاد برلايكا باسراحات اخويا بقرينا وهرشي جاسوسه هرشي مخابراته هرشي بيا وخرافه هرشي فساد كاره باشا دين لهولير ازاد وحر بس ما مصايكي عيني خلقي شاركه كامريكا بشاكو رجليكا الاخرافه اجري 15 سال دي بسريا اما وجدانه اما اخلاقيته اما اخلاقي ملا مصطفى باوكد مسعود برزاني شرم ناكي تخوا نامري لا حول ولا قوة إلا بالله. طبعا مامۆستا سۆران دەمێک من لەسەری قسەکەم هەروەکو مامۆستا ئیسماعیل سوسەیی هەم پیاوە بەڕێزانە ئەوە نەیتوانی بێتم قسەم لەسەری کردووە، یعنی نزیکی 4 ساڵ پێش ئێستا ئەمە نزیکی 3 ساڵ و نیو 4 ساڵ پێش ئێستەیە لە پەیجەکەمان دامناوە ڤیدۆم لەسەر کردووە، بەردەوامیش ڤیدۆی لەسەرەکەم ئەرکی سەرشانی منە وەکو مسلمانێک ئەوەنەی بتوانم کە من ناتوانم بەدەست شتێ بکەم خۆتوانم بەدەم شتێ بکەم، نەک من هەر مسلمانێکی تریش لە وڵاتانە کاکە با بێنە دەنگ مامۆستا ئاینەکانی هەولێر بێنە دەنگ لەسەر مامۆستا سۆران، بەڵام دووبارەیەکەمەوە بە کورتی و بە بوختی هەواڵی دڵخۆشکەر هەیە بإذن پەروەردگار مامۆستا سۆرانی تەوحیدی بەم زوانە ئازاد دەکرێت. باشە ئیترەوە لێگەڕن بەیانی دوو بەیانی سێ بەیانی ناتوانم لارە بە دەقیقی بڵێم، بەڵام ئەوەی کە پیان ڕاگەێنراوە ئەوەی کە کوڕە بەڕێزەکەیان خۆی لە ستۆریا دایناوەکەوە کۆمەڵێک کەس کراون بە وەسیلە الله تعالی کردوونی بە وەسیلە بۆ ئازادکردنی مامۆستا سۆران، ئینشاءالله هەواڵەکە ڕاستە، ئینشاءالله بەم زوانە مامۆستا سۆران ئەبینەوە، بەڵام ئەوەشمان بیر نەچێت دوعای خێری بۆ بکەن، ئەوەشمان بیر نەچێت هیچ شتێک بەبێ قەدەری ئیلاهی نابێ، قل لا يصيبنا الا ما كتب الله لنا هو مولانا، بڵێ هیچ مصیبەتێک ڕوونادا ئیلا ئەبێ الله تعالی نووسیبەتی لەسەرت و ویستی پەروەردگار لەسەر ویستی هەموو شتێکەوەی، بۆیە ئەڵێن بە ئیزنی پەروەردگار بإذن پەروەردگار ئەم جارش بە ئیزنی پەروەردگار ئینشاءالله مامۆستا سۆرانی تەوحیدی بەم زوانە ئازاد دەکرێت. دوعای خێری بۆ بکەن الله تعالی گیراوی هەموو مسلمانان هەم لە زۆنی زەرد و لە زۆنی سەوزە ئازاد بکات. السلام عليكم ورحمة الله وبركاته.